سەبارەت ئاسایشی ئاو کاریگەریەکانی کەمبارانی و وشکە ساڵی هاوکات ململانیە سیاسەکان و کاریگەریەکانیان لەسەر ئاسایشی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم مامۆستا سەرمەدلەتیف کە مامۆستای زانکۆ هاوکات پسپۆڕی ئاسایشی ئاوە لە ستۆدیۆ لە میوانە مامۆستا سڵاوت لێبێت سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. سەرەتا پسپۆڕەکەی جەنابەت ئاسایشی ئاوە، ئاسایشی ئاو چییە؟ ئەتوانین بڵین لە ئێستاە لە عێراق و هەرێمی کوردستان ئاسایشی ئاو لە مەترسیدایە؟ بەڵێ پێشەکی دەست بەڕێستانەکەم بێگومان لە ئێستا ئاسایشی ئاو لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانی ئێمەش بە تایبەتی لە مەترسیدایە. ئاسایشی ئاو واتە دابینکردنی بڕی ئاوی پێویست هەم لە ڕووی کوالیتیەوە هەم لە ڕووی ڕێژەوە بۆ ئاستی ڕێژەی دانیشتوان لە وڵاتەکەیە. ئێمە لە ئێستاە بە حکمیەوەی کە عێراق زۆر دەوڵەمەندە بە سەرچاو ئاویەکان بە شێوازێکی سروشتی هاوڵاتیانی وا ڕاهاتون کە زۆر ئاو بەکاربێنن، ینی سێ هێندەی مرۆڤێکی ئاسایی یان چوار هێندەی لە هەندێک ناوچە چوار هێندەی مرۆڤێکی ئاسایی ڕۆژانە ئاو بەکارێنن. بۆیە ئەم ڕاهاتنەوای کردووە لە ئێستا بەهۆی گۆڕانی کەشوهەواوە کە دیاردەیەکی زۆر ئاڵۆزە و پێشبینی نەکراوە و هەروەها بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە هەروەها بۆی هۆکاری سیاسی و وڵاتانی سەرچاوە هەردوو وڵاتی تورکیا و ئێران کە بە حکمی ئەوان وڵاتی سەرچاوان و ئێمە وڵاتی ڕێژگەین و ئاو لەوانە وەرەگرین ئاوەکان گلە دەنەوە و دواتر بۆ فشاری سیاسی توانن بەکاری بێنن دژی عێراق و تەنازولاتی سیاسی پێ بکەن. زۆر باشە. ئەتوانین بڵین یان مەترسی ئەوە هەیە بڵین لەم ساڵە و بەتایبەت بۆ ئەم هاوینە مەترسی لەسەر سەرچاوەکانی ئاو بەتایبەت ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیانی ئەگەر ئێمە بە تایبەت باسی بکەین هەرێمی کوردستان لە ئارایە هەیە و ڕێگریەکان یاخود هەوڵدان بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم مەترسیە ببینەوە چییە؟ بڵێ طبعاً سام ساڵ بە شێوەیەکی گشتی بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو ئاستیان دابەزیوە، ینی بۆ نمونە لە سلێمانی و دەوروبەری چەندین کانی و کارێز و بیر وشکی کردووە لە شارە زۆر پێشبینیە کرێ کە تووشی کێشی کەم ئایی ببنەوە چونکە ئاستی ئاوی سەرچاوی ئاوی بێستان سوور بۆ 15,000 مەتر سێجا دابەزیوە ئاستەکەی لە گەرمیان لە سەدا چلی ئەو زەویانەی کە تەرخان کراوە بۆ گەنم کوالیتی گەنمەکە باش نییە چونکە ئاستی بارانبارین زۆر کەمتر بووە لە ساڵی پێشوو بۆ نمونە. هەموو ئەمانە وای کردو کە لە ئێستا تێکڕای ئاوی گلدراوە لە هەموو بەندا و پۆندەکانی هەرێمی کوردستانە دابەزیەوە بۆ 3.5 ملیار مەتر سێجا لە کاتێکا تەنها بەندای دوکان بە تەنها ئەتوانێت دوو هێندەی ئەم بڕە گلباتەوە لە بەنداوی دوکان بۆ چەند دابەزیەوە بەراورد بە پار ساڵیان ساڵانی پێ ئەم ساڵ ئەتوانم بڵێم ئاستی بەنداوی دوکان بۆ نزمترین ئاستی لە 65 ساڵی تەمەنیا دابەزیوە. لە ئێستاە ئەزانی هۆکارەکە چی ینی کێشەکە لەوەدایە لە ئێستا حالیەن وەرزی گلدانەوەی ئاوە بۆ ناو بەنداوەکە کاتی خەزنکردنی ئاوە ئێمە نەک هەر ناتوانین خەزنیکەین ڕۆژانە بە معدلی لە 24 کاتژمێرە بە ڕێژەی 2 بۆ 4 سانتیمەتر بە ئاستی ستونی بەنداوەکە ئاو دابەزێ لە ئێستاە تەنها لە سایە 25 بەنداوەکە ئاوی تایە ئەم بەنداوە توانای گلدانەوەی 6.8 ملیار مەتر سێجا ئاوی هەیە لە ئێستا تەنها 1.8 ملیار مەتر سێجا ئاوی تایە. هۆکاری سەرەکیەکەش طبعاً دوو هۆکارە یەکەمیان کەمبوونەوەی ئاستی بارانبارین کە ئەمەش هۆکاری سەرەکیەکەی بریتێ لە گۆڕانی کەشوهەوا بە حکمەوەی بەڵێ یەکێکە لەو 5 وڵاتی کە UN دیاری کردووە بۆی کە زۆرترین کاریگەری کەشوهەوای بەسەرەوەیە. طبعاً یعنی زۆر ناخۆشە عێراق ناوی هاتوو لەگەڵ وڵاتی چاد لە ئەفریقا لەگەڵ وڵاتی سۆماڵ لەگەڵ سوودان لەگەڵ باشووری سوودان چکە عێراق زۆر دەوڵەمەندە بە سەرچاوەکان بەڵام هۆکاری سەرەکی توانم بڵێم یەکەم شت گۆڕانی کەشوهەوایە بە حکمیەوەی پلەی گەرما بەرز دەبێتەوە. هۆکاری ئەوەی کە یەکێکە لە وڵاتانەی کە کاریگەریەکی زۆری گۆڕانی کەشوهەوای لەسرە چییە؟ طبعاً بە بۆنەی ئەوەی کە ئیدارەدانی سەرچاوەکان بە شێوازێکی تەکنیکی کۆن بەکارهێنرێت و بە شێوازێکی هەڕەمەکی ئاو بەکارهێنرێت بۆ پرۆسی کشتتوکاڵ بەتایبەتی لە ساڵ 85 ئاوی عێراقڕوا بە پرۆسی کشتتوکاڵ بۆ پرۆسی ئاودێری کە ئەگەر تەکنیکی نوێ بەکاربێنین بۆ نمونێمە سیستمی ئاودێری زیرەکمان هەیە سیستمی دریب ئیریگەیشنمان هەیە دڵۆب ئەگەر ئەم سیستەمانە جێبەجێ بکرێت زۆربەی زۆری ئەو ئاوەتوانین گل بینەوە و هەمان بەرهەمی بەروبوومە کشتتوکاڵەکانیش بەرهەم بێنین بەڵام عێراق با بڵێ تا ڕادێکی زۆر سەرکەوتوو نەبووە لە ئیدارەدانی سەرچاوەکان بە تەکنیکی نوێ مۆدرن بۆیە فەشەلی هێناوە لەم سێکتەرەیە. باشە
کاریگەری ململانی سیاسیەکان تا چەند توانین بڵین لە سەدا چەند ڕۆڵیان هەم بووە لە کەمبوونەوەی ئاو یان کەم بۆ هاتنی ئاو لەلایەن هەردوو وڵاتی سەرچاوە ئێران و تورکیاوە اینجا کە چۆن بە شێوازێکی دیپلۆماسی ئەم بابەتە چارەسەر بکرێت کە ئێمە هەرچۆنێک بێ مەجبورین کە چارەسەری ئەم بارودۆخە بکەین ئاوەکانی ئێران و تورکیا لە ئێمە نەگیرێتەوە یان بەهۆی سیراعی سیاسیەوە نەگلێتە نێو سیراع سیاسیەکانەوە جیا بکرێتەوە لەو بابەتە. بڵێ پرسیارێکی زۆر گرنگە تەبانی سە بەهۆی ئەوەی کە ئێمە ڕێژەی بارانبانیمان زۆر کەم بۆتەوە سە لە بەنداوی دوکان تا ئێستا 205 بلمباریەوە کە بواە زیاتر لە تا ئەم کاتە زیاتر لە 520 میلیمەتر باری بوو لە ئێستا تەنها 205 باریوە لەبەرەوەی کە ئێمە ئەناڵێنین بەدەست کێشەی گۆڕانی کەشوهەوە ئەبێ پەنابەرین بۆ لایەنێکی ترکیاویش هەماهەنگیە لەگەڵ وڵاتانی سەرچاوە یعنی گەر نمونەیەکی بەسیتر بۆ بێنمەوە بەنداوی دوکان جگە لە بارانبارین هۆکارێکی تری دابەزینی بریتە لەوەی کە ئێران سەرچاوی ئاوەکەی گرتوێتەوە بەنداوی دوکان لەسەر زەی بچووک دروست کراوە زەی بچووک لە 125 کیلومتر بە خاکی ڕۆژەڵانی کوردستانە تێپەڕێ دواتر ڕژێتە ناو خاکی باشووری کوردستان و لە قەڵازێ ئەچێتە ناو دەریاچەی دوکانەوە ئێران هاتووە سێ بەنداوی لەسەر ئەم سەرچاوی دروست کردووە کە دیاترینیان بەنداوی کۆڵەسەیە بۆ بەرهێمەنانی ئاو گلەداتەوە بۆ بەرهێمەنانی وزەی کارەبا دواتر جگە لەمە طبعاً چۆن زەی بچووک سەرچاوی بەنداوی دوکانە ڕووباری گڵاس کەڵوێ سەرچاوی زەی بچووکە ئێران هاتووە ئەم ڕووبارش ئاوەکەی لە ڕێی تونێلی ئاویەوە گلاوەتەوە ڕێڕەوی ئاوەکەی گۆڕیوە ئەیڕژێنێتە ناو دەریاچی وریمێ بۆ بژانەوەی چکە و دەریاچێش خەریکە وشکە بێ ئەمانە هەمووی وای کردووە کە ئێمە ئیتر بکەوینە خۆمان وە پلانی تازە بگرینە بەر چونکە هەردوو وڵات هەم تورکیا و هەم ئێران ئەتوانن ئاویان بەکار هێناوەکو کاتێکی فشاری سیاسی ئێمە ئەگەر نەتوانین ینی بەسیترین شت ئێمە گەر نەتوانین لە ئاستێکی زۆر باڵایە وەکو حکومەت یاریمی کوردستان هەماهەنگی دروستکەین لەگەڵ وڵاتانی سەرچاوە خۆکرێ لە ئاستێکی بچووکترە حکومەت یاریمی کوردستان هەوڵ بدات هەماهەنگیەک دروستکە لە نێوان بەڕێوەبەرایەتی بەنداوی دوکان و بەڕێوەبەرایەتی بەنداوی کۆڵەسە بۆی ئێمە تا ڕادەیەک بڕێک ئاومان دەست بکەوێت و بڕێ ئاو بەر بدەنەوە بۆ بەنداوی دوکان تووشی ئەم کێشەیە نەبین کە ئێستا تووشمان بووە بەڵام تا ئێستا هیچ هەماهەنگیەک نییە هیچ هەوڵێک نەدراوە وەندەی من ئاگادارم هیچ پلانێکی کاریگەر نییە کە ئێمە دڵخۆشکاوەکو پسپۆر لە بوارەکەیە عێراق ئەنی ئەگەر لە ڕووی جوگرافیەوە سەیری بکەین سروشتی هەرێمی کوردستان مولائەمتر و گونجاوترا بۆ دروستکردنی کۆمەڵێک بەنداو یان پرۆژە و پلان بۆ ڕۆبەڕۆبوونەوەی ئەم بابەتی کەم ئاوی و گلدانەوەی ئاوە عێراقیش هەمیشە باسی لەوە کردووە کەوا ئەتوانین لە هەرێمی کوردستان زۆر شت بکەین بۆ بابەتی کەم ئاوی کە لە شارەکان یاخود لە خواروی عێراقان بابەتە ناکرێت ئەمە چۆن بتوانرێت بە چی شێوازێک کار لەسەرم بابەتە بکرێت طبعا عێراق گەر مەبەستی بێ سوود ببینێ لە هەرێمی کوردستان لە ڕۆی داهاتی ئاو سامانی ئاوە ئەبێ هەماهەنگی هەبێ ئەبێ و هەروەها بێ هاوکاری هەرێمی کوردستان بکە بۆ دابینکردنی بڕی بودجەی پێویستیانی بۆ نمونەی سێمە ئاستی بەنداوی دوکان لە سای 25 بەنداوەکە ئاویتەیە بەڵام عێراق داواکە کە ئاو گلدانەوەی ئاو بۆ ناوڕاست و خواروی عێراق کەم نەکرێتەوە ئێمەش کاریگەری زۆر گەورە لەسەر تەنانەت ئاستی ئاوی خواردنەوەشەکە بۆ سلێمانی و بۆ ئەم ناوچانی خۆمان بۆی عێراق گەر داوای ئەوە بکە پێویستە خۆشی چکە سێمە چەندین بەندا و پۆنت هەیە دیزاین کراون لە هەرێمی کوردستان و تەنانەت موافقەشی بۆ دەرچووە کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بە بەهانەی ئەوەی کە بودجەی پێویست نییە حکومت بودجەی پێویستی لەبەر دەسانیە پرۆژەکان وەستاون و ئیشیتیان ناکرێت چەندین بەندا هەیەکە بۆە 8 ساڵ پێش تاوا بوو بێت تا ئێستا ئیشەکانی تیاوەستاوە بەهۆی نەبوونی بودجەوە بۆی عێراق بێ هەم یارمەتی دەربێ لە ڕووی دابینکردنی بودجەی پێویست و هەم عێراقی ژەبێ سیادی ئەوەندە بەهێز بێ بتوانێت ئاستی سیاسی ئەوەندە بەرز بێت و بتوانێت لەگەڵ هەردوو وڵاتی سەرچاوە بکرێتە هەماهەنگیەوە و بە ڕێکاری دیبلۆماسی لەگەڵاندا بنیشێت و با بڵێ تا ئێستا ئێمە هیچ ئیتیفاقێکی ئاوی نییە لە نێوان عێراق و ئەم وڵاتانەیە کە بە پێی ستانداردی جیهانیش ئەبێ هەر سەرچاوەیەک هاوبەش بێ لە نێوان وڵاتێک زیاترە ئەبێ هەماهەنگی هەبێ هیچ وڵاتی تەنانەت وڵاتی سەرچاوە بۆی نییە هیچ بەندایە دروستکە هیچ پرۆژەی لەسەر ئەو سەرچاوە دروستکە هەتاکو هەماهەنگی لەگەڵ وڵاتانی ڕێژگایانە بێت ئەمانە تا ئێستا هیچی بەدی ناکرێت هەرێمی کوردستان خۆی بەسەر بەخۆ توانێت چی بکات بۆ خۆی بۆ خودی هەرێمەکە بۆ ڕۆبەڕۆبوونەوەی ئەم قەیرانە هەرێمی کوردستان ئەتوانێت چەند تەکنیکێکی تەکنۆلۆژیای نوێ بگرێتە بەر بۆ نمونە بۆ سیستمی ئاودێری بەڵێ ئەکرێت تەکنیکی نوێ بگیرێتە بەر بڕێکی زۆر لەو ئاوەی کە بەکارێنین ئەتوانین گلی بدەینەوە و لە بوارەکانی ترا بەکاری بێنین
گرنگیدان بە زیاتر کۆکردنەوە و کۆگاکردنی ئاوی باراناو کە چەند هەوڵێکیان داوە چەند پۆندێ دروست کراوە بەڵام وەکو باسمان ئەتوانن خۆیان سەر بەخۆ پۆند و بەنداوشت دروست بکەن بەڵێ لە ئاستی بچووکە لە ئاستی بچووکە توانن بەڵەوە کراویشە تا ڕادێ کراوە بەڵام هەرکو پێویست نیە چکە چەندین پۆند و بەنداو هەیە کە هەموو شتێک تاو بۆ دیزاین و موافقە بەڵام نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەتوانن چارەسەری ئاوی قورسکەن و ڕیسایکلکردنەوەی ئێمە لە جیاتیەوەی ئەم هەموو ئاوە ڕۆژانە بە فیرۆئین بەشێکی زۆری ڕیسایکلکەینەوە کاتە فشاری لەسەر بەنداوەکان کەمە بێتەوە ئەوەندە ئاو بەد نادرێتەوە کە ئاستەکەی بگاتە ئەم ئاستێکە ئێستا هەمومان ئەیبینین بە چای خۆمان ئەکرێت با بڵێ کەمکردنەوەی ئاستی بەردانەوەی ئاوی دوکانوک و باسمان کرد بە خاتوندا لەم بوارەدا بەڵام ئەکرێ ینی حکوومەتی هەرێم هەنگاوی زیاتر بنێت و بەغداد قایل کابۆی کە بڕێکی کەمتر بەربات و چکە ناکرێت بڕەکە بۆستێن سەراحەتەن ینی هەر لە ڕۆی ژینگەیشەوە تۆ ناکرێ ئەو سەرچوانەوە شکرێ بەڵام لەبەرەوەی کە بارودۆخی بەندای دوکان لە ئێستا وایە و بەندای دوکانیش بەندایەکی زۆر استراتیژی گرنگە بۆ بواری گەشت و گوزار بۆ بواری ئاودێری بۆ بواری کشتتوکاڵ بۆ بواری بەرهێنانی وزەی کارەبا بۆ بواری دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ ڕێژەیەکی زۆر لە هاوڵاتیانی سلێمانی و هەولێر و کەرکووک و ناوڕاست و خواریوە ڕق بەکاریە ئەبێ ڕقە و تێگەشتنی هەبێ کە داوای ئەو بڕەنەکە کە ساڵانی پێشوو بەدراوەتەوە هەروەها لە خاڵێکی زۆر زۆر گرنگ کە ئێمە هەمیشە و پسپۆر فۆکەسی خەینە سەر ڕاگەیاندنی کەمپینی بەدەستکردنەوەی ئاستی هۆشیاری ژینگەیی چکە ئێمە لە عێراق ینی وەکو باسم کرد بڕێکی زۆر ئاو بە فیرۆئین و ئاویش پیسەکەین سەرچاوەکان پیسەکەین ئەمەیان لە ڕۆڵی هاوڵاتیان بەڵێ لە ڕۆی هاوڵاتیە بەڵام حکومەت دەتوانێت هەماهەنگ بێ کە حکومەت دەتوانێت لە ڕێی سیستمی پەروەردەوە لە ڕێی سیستمی خوێنی باڵاوە ئەتوانێت لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە چەندین کەمپین ڕابگەنێ ڕاگەاندکارەکانەوە بەڵێ بەڕێسان ئەتوانن ڕۆڵێکی باش بگێنن کە ئێستا یعنی ئەگەر بەداوت بکەین بە چەند ساڵی پێشوو میدیاکان گرنگی زۆر زۆرێن بە بواری ئاسایشی ئاو ژینگە چکە بەڕاستی ینی ئاسایشی ئاو هەندە لە مەترسیدایەکە بێ هەمومان بکەینە خۆمان و هەنگاوی جدی بگرینە بەر زۆر باشە مامۆستا سەرمەد لەتیف مامۆستای زانکۆ پسپۆر لە بواری ئاسایشی ئاو زۆر سپاس بۆ جەنابتان ماندوو نەبن.